لە پرۆژێکی بچووک کە خەونی منداڵی بووە کار دەکات. شاهۆ پرۆژێکی بچووکی هەڵهێنانی هێلکەی جۆراوجۆری پەلەوەری داناوە و ڕۆژانە کاری تێدا دەکات، چاودێری هێلکەکان دەکات. وەکوی کە حەزم لەگەڵیا هەیە وازانم هەر ئیشێکیش لە ژیانە ئینسان حەزی بۆی هەبێت تا ئاستێکی باش سەرکەوتووە بێتایە. ئەنجا ئەوە نزیکەی 4 ساڵە من با بڵێن لەم بوارایە ئیشەکەم 6 ئامادەیم تەواو کردووە. دیراسەی ئەم بەشە و ئەمەم نەکردووە وەکو مەسەلەی زانستی، بەڵام وەکو عیلمێکی با بڵێن تەجروبی یان با بڵێن ئەزمونم لەم شتا ئەوە کردووە، حەزیشم بۆی هەبووە. ئیتر لەگەڵ ئەوەشا ڕایۆژم بە چەند کەسانێکی بۆ منە شارەزا کردووە و تا دامەزراندنم لە سەر ئەم ئیشە و کەوتنە هاتنە ناو ئیشەکە و با بڵێن ئیشکردنم لەگەڵ یا لەگەڵ دکتۆری بڵێن ڤێتنەریە کارم کردووە، پرسم پێکردوون مەسەلەن تەجروبەی ئەوانم هێناوەتە ناو ئیشەکەەوە. پرۆژەکەی شاهۆ لە نێوگوندی عەبابیلەیە. کاری نێو ئەم پرۆژەیە بووە بە پیشەی سەرەکی شاهۆ. شەو ڕۆژی تەرخان کردووە تاوەکو پرۆژەکەی ئەنجامی باشی هەبێت و هێلکەکانیش لە نێو ئامێرە دەستکردەکان هەڵبهێنرێت. نسبەی نەجاحی تروکاندنی هێلکەکان هەر عادەتەن هەر هێلکەیە بچووک بێت تێکوڵی تەنەکترە، باشتر ئەتروکێ لەناو ئەم جیهازانە. تامان ئەمیش بەشی خۆی هەر کێشە و گرفتی هەیە، ئەبێ کارەبای بەردەوامی هەبێ 24 ساعت. ئەنجا ئێمە خۆمان بڵێن لەگەڵ برایەکمان بە بەردەوامی چاودێری ئەەکەین، هەر لێرەی یعنی بە بەردەوامی ئەبێ ئاگاداری ئیشکردنی جیهازەکان بین، چکی نابێت کارەبای لێ ببڕێ و بە بەردەوامی ئێمە بزانین ئیشکردنیان چۆنە، هەم لە ڕووی حرارەوە هەم لە ڕووی ڕوتوبەوە هەر کێشەیەکی بۆ نمونە ئەلکترۆنی بۆ دروست بێ مەزوو چارەسەری بکەیت، چونکی مەسەلەی هەڵهێنەر و هێلکە بابەتێکی تا ڕادەیەک هەستیارە، یعنی ناکرێت ئیهمالی تیا بکرێت. هێلکەکان هەمە جۆرن و هەر هەڵهێنەرێک بە جیا هێلکەی جۆرە پەلەوەرێکی تێدەکرێت تا ماوەی دیاریکراوی خۆی و هەڵیان دەهێنێ. پەلەوەرەکان هەر لە بچووکترینیان و کە کوڵە فڕەیە هەوێردەی پێڵێن هەتا ئەگاتە بۆ نمونە کەو، مریشک، قەل، قاز، مراوی، تاوز، هەتا نەعامەشی تێیەکرێت. ئێمە لێرە بڵێن بۆ خەڵک ئەم ئیشە ئەەکەین، خەڵکی هێلکە هێنێت لە لای ئێمە دایێنێ، ئێمەش بۆ نمونە ئەدرەسی لێ وەرەگرین، عەدەدی هێلکەکەی چەندێک بێت و جۆری هێلکەکەی لای خۆمان لەناو سەلەی ئەەکەین، لەناو سەلەکان لەناو جیهازەکانی دایانێن. ئەنجا هەموو پەلەوەرێک بەپێی ئەو سیستەمەی کە با بڵێن خی گەورە بۆی داناوە بۆ تروکاندنی ئەو هێلکە لێرە بە شێوازێکی ئەلکترۆنی ئەو سیستەمە ڕێکخراوە، ڕێژەی ڕوتوبە و ڕێژەی حرارەی بۆ دابین کراوە. ئەم پرۆژەی شاهۆ سەرەتا لە هەڵهێنەرێکی بچووکەوە دەستی پێکردووە بۆ خولیای خۆی بووە، بەڵام دواتر پرۆژەکەی گەورە کردو و ئێستا توانای وەرگرتنی زیاتر لە 8,000 هێلکەی هەیە بە چاودێریکردنیکی ورد تا ئەو کاتی دەیداتەوە بە خاوەنەکانیان. ئەو دەڵێت گەنج لە سەرپیەکانی خۆی بوەستێ و چاڕوانی دامەزراندن نەبێت زووتر دەتوانێت بە ئامانج بکات. ئەڤیناتا کوردستان 24 گوندی عەبابیلە.